زۆر باشە چیت هەیە لەسەر کۆرۆنا؟ وەڵاهی کۆرۆنا من پێش کۆرۆنا ئەنفلۆنزایەکی باڵندا هاتوو زووتر ئەو نەوتیان تەوقە مەکەن و ئەمانە منی شعرێکم نووسی ئەو کاتە نووسام و نەماچەکەم نە تەوقە نەڵێن ئەحابێ زەوقە لەبەر خاتری ئێوەیە ئەنفلۆنزای پێوەیە ئەمە وەختی خۆی ئەمە وتو چەند ساڵی لەمە پێش بۆ ئەمەی شەر پارچەیە شعری بچووکم دانیا وەڵا شعرەکەم ئەمەسەر لە باخەڵمە ئەمە نووسامە دین و دنیا هاوار ئەکات خۆپاراستن زۆر ئەساسە گێل و گەمژەیە هەر کەسێ بڵێ درۆیە ئەم باسە دین و دنیا هاوارە کات لەبەر ئێمەی زۆر زۆر مەزن وەڵاهی گوێی لێن نەگری فەرقی نییە لەگەڵ بزن ڕێزمێ بۆ ئەو کەسێک کە بێژە هیچ نییە و ئەمە ئەو نابێ وا بێژینە واتە بێ هەمومان پابند بین ئەبێ پابند بینەرەوەڵە کۆرۆنا گەورە و بچووک دەوڵەمەند و فەقیر بەرپرس و هاوڵاتی ئاسایی ناناسێت نانا دوژمنێکی محتەرەمیشە یێژێت بۆ نمونە وەکو دوو پشک نییە پێتۆدا ئاگای لە خۆنی وەکو مار نییە وەکو ئەلغام نییە بتەخێتەوە پێدا یێژێ ئەوە من هاتم ئەمە عەزدەڵاتم ئاوایە ئەگەر ئێوە ئەم شتانە بکەن حەقم پێتان نییە پاک و تەمیزی ڕاگرن مەسەڵەن تەوقە و ئەمانە لەم کاتا مەکەن قەرەباڵخی دروست مەکەن ئەو دەمامە کوشتەوە لەو ئەیسا خۆمانیە لە دەمانە بەداخەوە لە دەمتان ناوێت هاوارەکەژێ ئەم شتانەتان بێ من نایەمە دەورتانە کەواتە وەڵای زۆر محتەرمی